مامۆستا بابەتێکی دیکە ینی کە زۆر مناقەشە دەکرێەوەیە کە بیری توندڕەوی لە هەرێمی کوردستاندا خەریکە تەشەنە دەسەنێ لە ماوەی ڕابردوودا کردەوەیەکمان بینی لەسەر بینای پارێزگاری هەولێر چەند کەسێک حتمما بەو تۆمەتە دەستگیر کران و دواتر خۆیان دانیان بە تاوانەکەیانە کە یەکیشان مامۆستایەکی ئاینی بوو و لە پاڵەمەشدا حتمما یاسای تیرۆر وەکو زەروریەتێک لە پەرلەمان درێژ کرایەوە بۆ ئەم دۆخەی کە ئێستا هەیە بەرمەبنای ئەو مەترسەی کە فکری داعش لەم ناوچەیەدا هێشتا ماوە. دەمەوێت تێبینی تۆ بزانم ینی چۆن دەتوانرێ ئەگەر ئەم بیرە لە هەرێمی کوردستاندا هەیە بیری توندڕەوی چی بکرێ بۆ کاڵکردنەوەی؟ یەکەم بیری توندڕەوی نییە، ئێمە خەڵک لێمانەدا هاوارەکەین کە هاوارمان کرد خەڵگەنە دەنگیان بەرزە هاوارەکەن خەڵک ناڵە ئەی بۆ لێدرێ. یەکەم کاردانەوەی هەموو تونند و تیژیە گەبێ بزانیت تونند و تیژیەکی بەرامبەرە معاکس لەه في الاتجاه ومساوي له في المقدار وكل نيوتن. باشە. ئەمە یەکەم. دووهەم فکری توندڕەوی جارە بە هیچ شێوەیەک نییە لە کوردستان. ئەگەر توندڕەوی هەبوایە تەنظیمی دەولە و قاعیدەی ئەتوانی لەوێ بناغەیەکی بەقووتر دروست کرد. بەڵام خۆیان بۆ تا ئێستا بۆ نمونە ئەنجومەنی یاسایش خەڵکیان گرتووە دانی پێدانا. دێمە سەر ئەو نقطەیەش ئەو مەسرحێشت بۆ باسەکەم. یەکەم ئەمە هاوار هەستانی خەڵکیەکە لە کاردانە، ئەمە یەکەم. دووەم ئەو گەڕانەوە بۆ دینەی کە پارتی وێچێتی لە مزگەوتەکان لە ڕەمەزانا بینیان لە زۆنی زەرد و سەوز ئەو نوێشکردنی 700 تەلەبەی گەنج بە ئیمامەتی گەنجێکی تراکسود لە پێی حافظ قورئان لە جامیعەی هەولێر کە کردیان ڕەتفعلی ئەوەیە تەحەمولی ناکەن. ئەوان هەست بەمە ناکەن کە قەومیەت ئیفلاسی کردووە، لیبرالی ئیفلاسی کردووە، اشتراکی ئیفلاسی کردووە، مقابلە ئیسلام متەجەددرە، ئیسلام خاوەن ڕەگ و ڕیشاڵە. کامەی زۆر داعیەکی زۆر گەورەیە سەعدی ئەحمەد پیرۆمە لە بەختیار بێنی یان فازڵ میرانی لێ بێنی ناتوانە مناقەشە لەگەڵ مەلایەکی لادەیە بکە کە منطقیشی خوێندووە، فەلسەفەی خوێندووە، علم الکەلامی خوێندووە، ئوسولی فقهی خوێندووە کە دەستورە. لەبەرەوە قووەتی ئیسلامەکە خۆی قووەتە، بەس ئەمانە پاڵ پێوەندرن بۆ دژایەتی کردنی ئیسلام. ئەوە نقطەی دووهەم کە ئەوان ناتوانن تەحەمولیەوە بکەن ئەو هەموو خەڵکە ئاوازیادیان کرد و خەڵکە گەڕێتەوە بۆ دینەکە، چونکە مەئیوسە بن هەموو دەوروبەرمان عرب و فارس و تورک گەڕانەوە بۆ دینەکە. ئەمە دوو. سێهەم ئەیانەوێت تەغتیەی ئەم جۆرە شتانە بە مەسرحەیەک بکەن. ئەم مەسرحیانە لەوەی جەمال عەبدناسرە، لەوەی محەممەد سیاد بەریە، لەوەی بڕقێبەیە، لەوەی ڕەزا شایە، لەوەی ئامان وڵڵا خان، هەروەکوانەی ترسۆکارنەوەی کە کردویانە هیچ فەرقێکی نییە. فەرقی چێ لەگەڵ ئەوانەی کە ئەیکەن؟